بەداخەوە خێزانەکان ژن و مێردەکان کەمێکیان هەیە کێشەیان نەبێ لە ماڵەوە، ڕاستێکی بێکێشە نابێ، بەڵام هۆکارەکان چین؟ دەبینیت پیاوێک دەڵێت خێزانم هیچ عیبێکی تیا نییە، تەنها یەک عیبی تایە، ئەزانن چییە؟ تەنها دڵی پیسە، غیرەی زۆرە، تەنها یەک سیفەتێکە. بەڵام دەبینی بەهۆی ئەم سیفەتەوە لە پیاویشان ڕاستەکەی جارێوە ئەم دڵپیسێ هەیە، بە شێوەیەک سنوورێکی خراپی بەزاندووە، بەڵام ئافرەتان زیاتر غیرە و دڵپیسیان تێدایە لە پیاوان زیاتر. دەبینیت کێشە و مەشاکیل لەو ماڵەدا زۆرە. مراقەبە، چاودێری، کوڕەکەم بڕۆ بزانە باوکت خەریکی چییە، باوکت بزانە لەوێ چیەکە، بە دوایەوەیە مناڵێک حیمایەک دەنێرێ، بە دوایە مراقەبەی دەکات، چاودێری دەکات، محاسبەی دەکات، بۆ تاخیر بووی، بۆ تەلەفۆن هەڵناگری، لەگەڵ کێ قسەت کرد، لە بازاڕە بۆ سەیری ئافرەتت کرد. مراقەبە، محاسبە، چاودێری، چڕ، ئەمە وا دەکات خۆشبەختی، خۆشەویستی لەو ماڵەدا نەمێنێ. ڕاستەکە یەک سیفەتێکی خراپی تایە، بەڵام ئەم سیفەت دەیەها و سەتەها کێشە بە دوای خۆیان دەهێنێ. دەبینی ڕق و کینە دروستە بێ، پیاوەکە حەزی بە ژنەکە نییە، ژنەکە حەزی بە پیاوەکە نییە. دەبینیت قسە نەکردن دروستە بێ، جارێوە چەندەها ڕۆژ بینیان نییە بەهۆی ئەو سیفەتەوە. دەبینی تۆران دروستە بێ، ژنەکە دەتۆرێت و ڕامۆ ماڵ باوکی. دەبینیت خۆشەویستی و بەختەوەری نامێنێت،